بۆ تۆ ئارینەی خۆشەویست. سلااو ئەرز دەکەم لە خزمەتی بینەرانە ئەزیز و خۆشەویست دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی خۆتان بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو میوانی زۆر تایبەت و خۆشەویستمانەیە، خاتوو مەشیدی گۆرگانی بە خاتوو ئارینە سادقی ئەزیز. بەخێرهاتن یەخوا سەر چاومان ئەمڕۆمان خۆشە کێواتون بۆ بەرنامەکەمان. تەمەنە چەندێکە مەشید گیان و لە دایک بووی کوێی؟ وەڵام من لە کامیاران بە دنیا هاتمەوە 18 ساڵمە. هەر خۆش بیەخوا دانیشتووی سنەی هەر خۆش بی. ئارینە گیان تۆ تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ من 16 ساڵمە و سنەی. هەرخوا خۆشەکە. ئارینە لە کەیۆ هەست بە موسیقی لە دڵ تاڵقوڵە؟ وەڵام ئێمە خانەوادەمان کولەن موسیقی هەنە ناو کار موسیقیە، منیش لە هەر ساڵگی و دەسم پێکردگە هەر سنتور کارەکە. یعنی بەر لەوەی کە تۆ بزانی کە ئاواتەکانی چیە ئارزوەکان چیە دەست کرد بە سنتور. بنەماڵەکەتان کێ موسیقی کارەکە؟ وەڵا خۆی شکم و مامۆزاکان و خاڵۆزاکان و موسیقی کار پشتا موسیقا کارەکان هەر خۆش بنیەخوا. ئەم هەستە بە موسیقا لەکوێ هەڵقڵی تۆش سنتور کارەکەی؟ بەڵێ منیش سنتور. وەڵا لەوەی کە بێژم علاقە بە موسیقی و علاقە بە موسیقیە سنەتی ئەم علاقەیە لە دڵ ئێمە بە وجود هاور کە مەسەڵەن هاتین دەستمان پێکرد بە سنتور. چەند ساڵ لەمەوبەر؟ من 9 ساڵ لەمەوبەر. ئەو وەختە ئەو کات تەمەنەکەم بوو. بەڵێ من هەر لە ناو خانوادەمانە لە ناو هۆنەرە کۆلەن ئەو بەستەرە فەراهەم بوو بۆ من و خۆ وەختێک زانیم چیمگەرەکە و دایک و باوکم ڕاهنماییان کرد دەسم پێکرد بە سنتور. خوا 100,000 مەرتەبە شکر کە ئێوە مۆعزەلی بنەماڵەکانی ترتان نەبووە بەداخۆ نەتەوەی خۆمان کوردەواری زۆر هونەرپەروەرن، بەڵام کاتێکە کچەکانیان یا ژنانیان پیان خۆش بێ فەرق ناکایستە جەنسیەتی نەکەینەوە پیان خۆش بێ کە ڕشتەی هونەر هەڵبژێرن ئێستا بە تایبەت یعنی ئاکادمیکەکەی گەرەکیان ببی خوێن ئەو مۆزەلانەیان هەیە هەر هونەریشە خوێن لە هۆنەرستانە؟ من تەجروبی خوێنم لە تیزوشانە. دیپلۆم تەجروبیم هەست. هەر خۆش بیەخوا تۆ چی؟ من هەموو هونەرستان هونەرهای زیبای موسیقیە. موسیقیە خوێنی. بنەماڵەکە چۆن هاتن بەرەو پیریت کاتێکە وتە من ئەچم بۆ هونەرستان؟ ئەوان ئەسڵ مخالفەتێکیان نەکرد وتیان هەرچی خۆت علاقەت هەست بچۆ. بعد منیش حەزم کردە هونەر چۆن ئەسڵ مەغزم تەجروبیشتە ناکیشێ. حەزم کرد لەم زەمینە ئەدامە بم و هەدەفم لەم تەرێق و پەروەرشەوە. خۆشحاڵ ئێستا چه هەستێک تێ خەریکە بە سورتی ئاکادمیک موسیقی خوێنی؟ وەڵا فرە لەزەتەوەم لێ ئێستا حدودەن 2 مانگێکە چینە مەدرسە هەتا مەجازیکەیشی پێم خۆشە. هەر خۆش بیەخوا. مەشید گیان سەبارەت بە کارەکان زیاتر قسەمان بۆ بکە تەدریسەکەی سنتور. من بەڵێ من لە 15 ساڵان و دەسم پێکرد بە تەدریس وەلان 3 ساڵ سابقەی تەدریسم هەست مامۆزشکای وارین مەرسی. ئیتر ئجراکانمان هەر لە ساڵ ئەوەڵێکەوە کە دەسم پێکرد بە سنتور 9 ساڵم بوو شرکەتم کرد بۆ مسابقات ئەم مسابقات دانش ئامۆزی تەکنەوازی وەلان 7 دانە ڕوتبەی ئەوەڵ شەهرستان 5 دانە ڕوتبەی ئەوەڵ ئۆستان و ڕوتبەی ئەوەڵێ کشوەریژم هەست. ئەک بژی مەمنونم. ئیتر ئجراکانمان فرە متعدد و فرە لە شارەی مختلف کرماشان سنە کامیاران حتا لە تارانیشە ئەجرامان بووەوە. کۆنسەرتان بۆ تەکنەوازی بۆ یا مەسەن گروپ بوون؟ لە تەکنەوازیە بوومان لە گروپیشە هەستمان من و ئارینا بەیەکەوە هاین لە ناو گروپی سنتورنەوازانی سازوژینە من 6 ساڵە هام لە ناو گروهە ئارینایش پێمان ملحق بووە مە 2 ساڵە. ئیتر کۆنسرتمان بووە لە کامیاران و سنەیشە ئەجراکانیشمان فرە بووە لە خزمەت مامۆستایانی گەورەی ئێرانیشا بووینە وەک مامۆستا بیژەنی کامکار مامۆستا نادر مەشایخی مامۆستا حەمید ڕزا نور بەخوا فرەی مامۆستایانی تر. هەر خۆش بنیەخوا چۆن ئەچون بۆ تاران؟ وەڵا پارێکە هینێک بۆ هاتن بۆ سنا ئێمە لە خزمەتیانە بووین ئجرای خصوصیمان بوو بۆ یانە لە تارانە یا بازم هەر لە سنا بۆ جەژنوارەی دەفنەوەی ڕەحمەت مەسەڵ مامۆستا بیژەنی کامکار لە دەفنەوەی ڕەحمەتە داوەر بوون ئێمە وەختێکمان کرد بۆیان ئجرایانمان کرد و خوا شکر فرە مۆرەدێ تەئید و تەمجیدیان قەرارمان کرد. درودوسلااو بۆ مامۆستا کامکار بە تایبەت کاک بیژەنی کامکار. تۆ لەکوێوە دەست پێکرد ئازیزی من؟ ئەرێ ئەزانم کە لە مناڵی و دەست پێکرد وەلێ کەی بوو کە واردی فەزای حرفەی بوویوە هەستی کرد ئیتر خەریکە بە عنوانی کەسێک هونەرجوویەکە حرفەی کارەکە؟ من لەو ئەوەڵگەلۆ فرە علاقەم پێنەوە حەزمە کردە سازە ڤیۆلۆن چۆن ئامەیە مردمە چوان بۆ ڤیۆلۆن و منیش خۆب کەفتومەنەوە ئامە وەلێ خۆب چۆن خانەوادەم حەزیانە کردە سنەتی من چوون وە ساڵ ئەوەڵ فرە موفق نەبوو موفقیەتامیز نەبوو تەمرینەکانم کلاسیکە پێخۆش بووە؟ بەڵێ ئەوەڵ کلاسیکم پێخۆش بووە لە ئیتر خۆب عادەتم کرد پێوە علاقەمەند بووم شەدید
و دوای ساڵێکەوەی تر کەفتمە ناو بەحسە حرفەیی بوونی و کۆنسرتکە لێ ئجراگە لێ مختلفم بوو لە سەبارەت بە کۆنسرتەکان و ئیجراکان زیاتر قسەمان بۆ بکە فستیوالیش توی بەڵێ جەشنوارەگەل مختلف شرکەتم کردگە جەشنوارەی جوان شرکەتم کردوە لە متەسفانە نەم هاوڵگە فعلەن بعد ئجراگەلێک لە فەجرا سینما بەهمەن مجتەما فەجر و سینما بەهمەن بووگە لە تارانە هەرچە گروپە و تەکنەوازیشم بووگە لە تارانە بعد لە کامیارانیشا دوونەوازی و تەکنەوازی هەرچە مەشیدا بوومە هەرمان نیز هەر خۆش بنیەخوا فکرەکەی تۆ مەشی درەخشانترین ئیجرات لەکوێ بووە درەخشانترین ئجرام خب وا بزانم کۆنسرتەکەمان بوو پارێکە لە سنە لە سینما بەهمەنە خب بۆم ئەوەی کە ئێمە موسیقی بێکەلام کارەکەین گەرەکمانە نیشان بێن کە نەوازەندەیش فرە زەحمەت ئەکێشێ چون ئەکسەرەن لە ناو کۆنسرتەکانە بوێنن فرە تەمەرکۆزها لەبان خوانەندە و نەوازەندەکان فرە بە چاو نایەن کە زەحمەت ئەکێشن ئەوان ئاهەنگەکە چۆن بێژم ئێراان ئیتر ئێمە لەبان موسیقی بێکەلامە ئەویش فقط مەسەڵەن 6 دانە سنتورین کارەکانمانیش لە سنەتی و کوردیە گشتی بە تەنزیم ئۆستادەکەمان ئاغای معیزیە بۆ ئەو شتە لە ناو هەمچین جامعیکا فرە بازخۆردمان گرت یعنی سینەما کولن پڕ بوو بە نەزەرم فرە شەوێک لەزەت بەخشمان بوو و ئەجرایەک فرە خۆشمان بوو هەر خۆش بنیەخوا پڕ بێ لەو شەوانە ژیانتان ئارینە تۆ چۆن بیرەکەی تۆ درەخشانترین ئیجرای تۆشەوە بووە بەڵێ منیش هەر بە نەزەرم درەخشانترین ژرامانەوە بوو هەم خۆم هەم گروپەکەمان فرە شەو خۆشێک بوو من تایسەت ئیجرام نەکردووە لەزەت بۆم لە ئیجراکە بعد ناو گروها سەمیمین بەیەکە ئەوە نین کە فرە وشک بین تەکیەکە بە خاطر ئەوە ئیجرایەک خاصمان بوو مردمیش فرە حمایەتیان کرد شکر بۆ خوای ئینشەڵا ژیانتان پڕ بێ لەو ئیجرا درەخشانانە ماشی دیانەگەر پێمان بێژی گەورەترین پاڵپشتی ژیانەکەیە چیمان پێژی وەڵام من لە ئەوەی کە بێژم ئایسە هام لە کوێنە توانم بێژم دایک و باوکم فرە پاڵپشتی منیان کرد و لە هەر لەحزەیەک و هەر شتێکە گەرەکم بوو لە پشتم بوون و ئۆستادەکەم مامۆستای بەڕێزم ئاغای معیزی واقعان بۆمان تەلاشی کرد و حتا گروپەکەمان ئەو جەمی کرد ئەو کارەکان توا و تەنزیمەکەوە توا و هەرچی لە تەوانیا بێ بۆمان دای ئەنێ واقعان من سپاسیان لێ یەکەم شاید زمانی بتوانین کوچکترین شتێ لە ئەو زەحمەتەوە بۆمان کێشایانە جوبرانی کەینەوە بۆیان هەر خۆش بن و نمونەیان زۆر بێ مامۆستایانی ئاوا تۆ چیمان پێجێگەر بێژین گەورەترین پاڵپشتی ژیانە منیش هەر وەک مەشید ژم دایک و باوکم وەلا خۆ خۆشکم فرە لەم زەمینە کۆمەکمی کرد یعنی ئەو ساڵە نێهێشت من زەدە بم لە سنتور خۆشکم فرە کۆمەکمی کرد لەم زەمینە هەمچنین ئۆستادە بەڕێزم فرە زەحمەتی بۆمان کێشا هەروواکە مەشید وتی گروپەکەمان ئەو جەمی کردەوە من هەرچی ئەجرام وگە بەبوونی ئەوانەوە هەست و دایک و باوکیشم لە هەر زەمانێکە لە خەمەت من نابووگەن هەر کای وتگمە کاریان بۆم ئەنجام داگە سازم نیاز بوو گە سندگیانە بۆم و فرە حمایەتمیان کرد هەر خۆش بنیەخوا بۆ یەک ئەیسەکە دەنگی سنتوری تۆ بیستن چه هەستێکیانەیە دوایی 9 ساڵ بەرامەدەکەی بیستن چه هەستێکیانەیە فرە لەزەت هێز بۆیان کە زەحمەتیان جوابی داگەسە و دوای ئەم گشتە ساڵە و من ئیتر ئەتانم بۆ خۆم ئەجراکەم بعد ئەتانم تەدریسکەم هەتا خەریکم تەدریس شڕواکەم لە ئامۆزش 16 ساڵ دەوە لێ خوب گەرەکتە تەدریس بەڵێ خەریکم تەدریس شڕواکەم لە ئامۆزشکار بە کۆمەکی ئۆستادەکەمەوە بعد همچنین بۆ خۆشکم فرە لەزەت هێز کە ئەبینێت ئەویش سەحەماتێکی کێشا بۆ من و لەزەتەوەن لەوەی کە من سازان لێ هەر خۆش بێخوا تۆ چه هەستێکیانەیە بنە ماڵەکەت کاتێکە دەنگی موسیقاکەی تۆ بیستن وەڵا فرە حسێک خۆش و حسی ئەفتەخاری هەست بۆیان کە ئەبێنن مەسەن منێکە منیش هەر وەک ئارینا ساڵ ئەوواڵ فرە چۆن نەمەزانی چی بەچی ئەو نە سەخت بوو پێم و قبوڵم ناکرد وەلێ خۆب هەر دایک و باوکم یانوت پێم کە کارێکم شروع کردە ئەشێ بە پایانی بیگەینم و ئەدامەی بەم هیچ وەخت نەبێت کارێ وێڵکەم هەم وەک کارێ ئاوە با ئەرزش بعد فرە لە پشتم بوون فرە کۆمەکیان ئەکرد وەختێ دیتیان کە مەسەن دوای ساڵێ 2 ساڵ من پیشرەفتی ئانچنانم کرد چوومە ناو گروپ وە حتا لە 15 ساڵان و شڕوعم کرد بە تەدریس و دوای ئەمانە گشتی هەر وەخت کە تماشاکەن مەسەن هەمیشە پێم ئەڵێن کە تماشای سنتورەکەتیش حتا حسی فرە خۆشمان پێ لزەت بەخشە ئەنگار توا دنیامان پێ ئان زۆراسە ئەگە گەرەکت بێ دەنگەی سازەکەت تەشبیهکەی بە شتێک بۆمان وشەیەک ئەوە چییە؟
وەڵا وەسە دەنگی فریشتەکان وەسە نەغمەیەکی ئیلاهی ئەهورایی بۆ من. هەر خۆش بێخوا تۆ چۆن بۆمان تەشبیهەکەی ئارینایگیان؟ منیش سای سازە سنتور هەر بە ئەنازەی سای بانگ بۆم لەزەت بەخشە وەختێ قورعان گوێچکە ئامە کەفمە بیر سنتورەکەیشم هەتا چۆن سایک فرە لەزەت بەخشی هەس و نەوای و نەغمەی خاصێکی هەست بۆ خۆی ئەتباتە حاڵ و هەوای ئەرفانیەوە. تۆ ئەگەر بگەڕیتۆ بۆ سەردەمی مناڵی دووبارەم سازە هەڵە بژێریتۆ؟ ئەگەر بێژن بە هەر دەلیلە ناتوانی کە ئەم سازە هەڵبژێری چی هەڵە بژێری ئەلبەت کەسە هەقی نییە. وەڵا لەوێت ئەوڵا فقط ئەم سازە فقط مامۆستا مەسعودی معیزی وەلی خۆ ئەوەی کە بێژم علاقم بە سازێک تریش بێت کە مەسەڵەن ئەویش مەسەڵەن یا بۆ ساز دوو مەتوانم بێژم حەزەکەم بە کەمانچە کولەن حەزەکەم بە ساز سونەتیەوە بیشتر سنتور و کەمانچە وەلێوە هەلێ ئەوڵ سنتورە. تۆ چۆن؟ منیش نازانم ئیسا تەرزە تەفەکوور مناڵیم لەبارەی کلاسیکەوە بوو وەلێ ئەگەر هەر بەم تەفەکوورە بچمە بۆ قەبلان شاید نەی منتخاب کردای نەی بۆ من ساز فرۆخۆشێکە حەزەکەمە سازە نەی. ئەرێ کەمێکیش لە یەک دوورنیتەوە بادیە. ئەگەر پێت بێژن ناتوانانی مەسەن سنتور ئیدامە بێ کو لە موسیقی ئیدامە بێت چی بۆ خۆت هەڵە بژێری؟ نازانم تا ئێستا فکرم نەکردووە فکر ئەگەر موسیقی نەوێ بتانم چە بکەم وەلێ من کۆلەن حەزەکەمە کارگۆڵ هوەری شای بچوایمە حرفەی نەقاشی یا تاتر یا سینەما هونە ڕۆحت نوازیشەکە ئەو جۆرێکە من لێم هەڵکرا. هەر خۆش بیەخوا ئەیسا تۆ مەشید هونەرجووت هەیە چەند لە حاڵی حەزت چەند نەفەر هونەرجووت هەیە؟ وەڵام من ئیمساڵ بە خاتری کونکور تەدریسەکەم چەند مانگێکدا بەدواوە ولی خۆب تقریبان تا 10 نەفرێک 8 تا 10 نەفرێک هونەرجوم بوو و ئەکسەران بە خاتر سنم کە خۆم 15-16 ساڵم بوو ئەوانە هونەرجووگەل کەم سن ئەهاتن بۆلام وەلێ بووم کە خانم مەسەڵەن سنی بانتر بوو مناڵی بوو شاید بێژم مناڵکی هاوسن خۆم بوو وەلی خۆب ئەکسەرەن کارم لە تەک خورد ساڵا بوو و پێم خۆشەکەەوە بێژم فرە کلاسەکەی منیان بە دڵ بوو یانێ زمانێکە وتم من ناتوانم بێمەوە بۆ سنتور مەجبورە مەسەڵەن بتانەمە دەست ئۆستادێک ترۆ ئەو نگریانە ملما یانێ من خۆم دڵم بە سوزیەکە بۆچە خەریکم هەمچین کارێک ئەەکەم فرە خۆشیانە هاتە من فرە خۆشیانە هاتە کلاسەکە فرە علاقەمەند بە ساز بوون حتا دانێک شاگردم بوو لە ئەوڵە خۆی حەزی بە سازی تر ئەکرد لێ هەرچی چووە بەرەو وا علاقەمەند بوو بە سنتور کە خۆی حەزی ئەکرد مەسەڵەن ئجرا بکە قەتعی جەدید با لێ ئاهەنگ جەدید فێر بێ خۆ لە حاڵیکردنەوە مناڵانیشە لە مورد موسیقی بکەم کارم خاص بوو کۆلەن ارتباطم تەک مناڵە خاصە. زۆر باشە هەر خۆش بیەخوا تۆ بنەماڵەکەت حامید بوون بەڵام وەختێکە بە دوورە ڕوانی نەخشی برا باوک هاوسەر لە ژیانی یەکدانە خاتوونی موزیسیەنات چۆنە بینی؟ وەڵا ئەوەی کە خانوادە پاڵپشتیکا لە تەک بنیامە فرە مهمە چون وەختێک مشکڵێک پێشتێ سەختیەک پێشتێ خۆت بازێ ماواقع تەحمڵت تواوە بێ تر سەبرت تواوە بێ ئەوان نەتوانن دڵداریت بنەوە بێژن کە ئێمە هەر هاینە پشتە هەر چێک بێ ئێمە هەین و بنەزەر میتر هەر کەسێک برا باوک هەر کەسێک بێت جزوی خانوادەت حساوێگەر هەمیشە لە پشتا بێ هیچی فرە حس خۆشێکیت حساسەکەی کە تەنیانیت و هەر شتێک بێ کومەکت ئەکەن. زۆر ڕاستە تۆ نەخشی برا باوک هەوسەر لەسەر ژنانی ئێمە چۆنە بینی؟ وڵات بە نەزەر من کە خانەوادەکان هەمیشە حامی هەن وەلە خۆب تەرزە تەفەکوریان هەست کە حمایەتیان متەفاوتەکە مەسڵەن بازی خانەوادەگەر مەسهەبی تونڕەویەکەن و نایڵن خانمەکان موسیقی کارکەن و ئەمە ئەوان ناویێنن حمایەت بە خاطرەوەسە کە بازی کەسکەل ئەم چتکەلە بە حمایەت نازانن وەلە خۆب بە نەزەر من کە نەخشیان فرس بخصوص باوک و دایک ئەگەر حامیە مناڵنەوەن لە نەزەرە هەر نەزەرێک و ئیسا موسیقی بێ دەرس بێ ئەو مناڵە زەداوێت و ناتانێت ئێدامە بێت. سپاس بۆ تۆ گڵی من زۆر سپاس قسەکانە جوان بوو ئاری ناگیانە و ئیتفاقە عەجیب غەریبە چی بوو بۆ تو کەوت و تۆ زانیت ئیتر بۆ ئەم سازە دروست کراوی چی زیاتر هاندیدا لە وەڵۆ بنەماڵت خۆ چۆن ئێدامەتدا؟ من ئەوەڵین ئەجرام لە فەجرا بۆ مشتەما فەجرا قەتعی خەزان ئوستاد مشکاتیان مەجرا کرد بعد مردم فرە خۆشیان هات فرە
توانمند ئجرام کرد خۆشم ئینتزارم نەکەوە کارەکەم بعد لەو ئانۆ زانیم کە ئەتانم ئێدامە بمە من بۆم ساڵە دروستکریاگە خۆش بێخوا ئەو ئیتفاقە بۆ تۆ چی بوو؟ وەڵا من ئەو دوای ساڵ ئەوەڵ کە بێژم علاقەمەند بووم وەلێ شتێکە وەک بووم لە ناومنا تەقی یەک دەفع عاشق سازەکەم بووم ئەوە بوو کە دوای 2 ساڵ چوومە ناو گروپەکەم یانێ من واقعان چۆن بێژم شیفتەی سازەکەم شیفتەی گروپ بووم و ئەمە فرە بۆ من کۆمەکی کرد چۆن ئاوا پیشڕەفتێ فرە خاسم بوو دوای ئەوەوە هەرەوە بێژم علاقەکەم ئەنچنان شەدید بوو کە من کۆلان پشت سەریە قەتعا هەرچێک بوو کارم ئەکرد و نەزەر من یەکێ لە بهترین ئیتفاقی زندگیم گروپەکەم بوو. زۆر ڕاستە سەبارەت بۆ کۆپلەیکە بە بینەرانی ئێمە پێشکەشت کرد لە سەرەتای بەرنامەکەەوە قسە بکە بۆمان. ئەو قەتعا هێن ئوستاد کامکارە پەشنگ کامکار بعد ئاوازێکیش بوو لە ڕەدیف ئەبوولحەسەنە سەبا کە قەبلە زەوەدام لێ من ئەم قەتعا لە زووە و کاریەکەم هێن فرە قەدیمە بعد دوێ کە بە پیشنەهات ئوستادەکەم وتم کە ئەم قەتعا بەم لێ کە قەتعەیەک ئوستادی مامۆسای کووردە کە ڕێز و سوپاسم هەیە لە ئاغای کامکاریش بۆ هەمچین قەتعەی جوانێک. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ و دەسەکانی یاغی کامکاریش خۆش بێ. ئەگەر من پێت بێژم مەشید گیان کۆپلەیەک پێشکەشی بینەرانمانکەین بە قسەمەکەی بانچاو لە چاوە خۆش بێ چاوەکانی گەشت بێ ئیشەڵا.
بۆ تۆ مەشیدگیان بەڕاستی دەنگەی سازەکەت خۆش بوو ئێمەی بربرە و لایەکی تێ بەرە و دارستانێکی سەوت سپاس بۆ تۆ سەبارەت بۆ قەتعەیەکە لێتدا بۆ بینەرانی خۆشەویستمان قسە بکە. ئەم قەتعی شورەنگیز لە مامۆستای گەورە ئوستاد مشکاتیانە کە واقعاً قەتەکانیان بنیام ئەوە بە دنیایەکی تر و من ئەم قەتعەمە انتخاب کرد چون یەکێ لە ئەوەڵین قەتعگەلێک بوو لە کتێب 20 قەتعی ئوستاد مشکاتیان کارم کردووە فرە پێم خۆش بوو باین کە چەند ساڵ لەمەوبەر کارم کردەوە لێ فرە پێم خۆش بوو حەزم کرد بیسەران عەزیزیش بیژنەفن. زۆر سپاس بەڕاستی کە منیش چێژم بر سپاس ئیشەڵا کە قەت دەست و پەنجەت نێشێ. ئارینەگیان ئەگەر پێمان بێژی سەختترین تەجروبەی موسیقای چی بۆ چیمان پێژی سەختیە لەزەت بەخش؟ وەڵام من ئەوەڵین تەجروبەی دوونەوازی و گروهنەوازیم ئەوەڵین دوونەوازی تەک مەشیدا بوو کە ئەسڵەن من دوونەوازیم کار نەکردووە ئەوەڵین ئەجرایك بۆ قەرار و دوونەوازیکەین فرە بۆم سەخت بوو وەلێ دەرعینە حاڵ فرە قەشەنگدامان لێ و ئەجرایك فرە خاص بوو. بعد گروها 6 نەفەرەکەمان کە لە سینما بەهمەنیشا بووین ئەویشە پێم سەخت و چون من تایسن تەک چەندانە سنتورە کارم نەکردو وەلێ ئەجرایك فۆقالعادە بوو دەرعینە حاڵ سەخت و بووم چۆن ئەوەڵیندانە بوو. هەر خۆش بیەخوا تۆ چۆن مەشیدگیان؟ وەڵام من بێژم ئەوەڵین ئەجرایەکە کردم لە وەختەوە کە شڕام کرد بە سنتور ئیتر 9 ساڵان بووم ئاغای موعیزی ئەسراری کرد کە جەژنوارە شرکەتکەم ئەوەڵین ئەجراکە کردم فرە ئەسترسم بوو فرە ئەترسیام چون مناڵیش بووم تاهیسە هیچ وەخت خەمچین شتێک بۆم پێش نەهات و فرێک مردم لە ناو سالۆنە دابنیشن گوێچکە بن و خۆ دایک و باوکم فرە کۆمەکمیان کرد کە ئەسترسم نەوێ ڕاحەت بچم ئەجرا بکەم وەکەوەیکە لە ماڵە ئەجراکەم خۆ فرە عالی دەرهات داوەڕەکان گشتیان خۆشیان هات وەلێ ئەوە بێژم ئەسترسەکەی ئەوە بۆ من فرە ئێمە بە ڕێز و سپاس بۆ ئۆستادەکەمان ئەجرای فرەمان بووەوە ئەمە واقعاً باعث بووە کە ئەو ئەسترس و ئسترابێک کە قبل لەس ئەجرا گشتی هەسی هەمچین شتێک زەبت بێت یا لە سالۆنێکە ئەجرابێ ئەو شتە بۆ ئێمە نەما یعنی عادیە بووە بۆمان ئیتر ئەس بەس ئەجرای بۆمان جۆر کردە ئەجرامان کرد کۆنسرتمان بووە ئیتر چنان هینێکی بۆمان نەما شاید بنیان فقط بۆ ئەوەڵینەکان هەمچین حسێک پەیاکات. ڕاستە ئەگەر پرسیارێکە لێکەم سادقانە جوابمەی تۆ ئەوەی کە تۆ موسیقیت بۆ ئێژزای ڕۆحی خۆت بۆ نەوازشی ڕۆحی خۆت هەڵبژارد یا فکرەکەی تۆ بە ئەوان هونەرمەندێک ڕۆسالەتێک تێ لەم بارەوە؟ وەڵا چۆن بێژم من ناتوانم زندگیم بدونە موسیقی تەسەور بکەم یعنی ژیانم ئەحساس کەم بە موسیقیەوە ئەچێتە بەرەوە و ئەمە من حەل ئەحساسەکەم لەو ئانەوە کە چاوم باز کردە هەمچین شتێک لە وجود ما بووە ئەوەی کە بێژم ڕسالەتێک تێرمەجێ خۆب ئێمە هاین لە سنە شارێکە سەبت بوو بە عنوان شاری خەلاقی موسیقی واقعاً واسە کە ئێمە ڕسالەتێک بەجێ تێرین کە چۆن بێژم ئەم هینەکە حال لە وجود ئێمە ئەم ئستعداد و ئەم عەلاقە هە لە وجود ئێمە لە ڕێگەی دروست و خەریکین ئەیوەینە بەرەوە ولی خۆ باز هەم نایژم ژیانم بدونە موسیقی ئەسڵ ناتام تەسەور بکەم بۆم ناکرێ. زۆر چاکە تۆ چۆن بیرەکەی تۆ ئایا بۆ نەوازشی ڕۆحی خۆتە یا ڕسالەتێک تە یاری نایگیان؟ وڵا هەروە کە مەشید بەتی هەتکیەتانم بێژم بیشتر بۆ نەوازش ڕۆحی خۆم چۆن فرە حەزەکەمە موسیقی وە ناتانم بدونە موسیقی ئەدامە بەم ئیسەکە خەریکم لە هۆنەرستانیشە دەرسە خوێنم ئەحساسەکەم کە ئەشێت مەقامێک و جێگەیکم بێ لەناو موسیقی شارەکەماوە ئەم جملە کەوتی یانە سنە شارە خەلاقی موسیقیە بەڕاستیشکەوایە دێڵی دروستە کەسێک وەک من نابودی نەکەوە بتانم ئەمە سابت بکەم. زۆر ڕاستە پس ڕسالەتی تۆ ئەوەیە سپاس بۆ تۆی خۆشەویست. مەشید جامعە بە عنوانی خاتوونێکی موزیسیەن ئایا زیاتر مانع بۆت یا هاندەرە؟ وەڵا بازێک لە شتێل هەست کاوێتە مانعمان هەم هاندەری هەست هەم مانعی هەست وەلی خۆب ئەتوانین بژین بازە مەواقع مانعی فرەترە بە تۆرە مثال وەختێک هەم لە ناو گروهێکا کە چەند نەفەر کوڕن من تەنیاکە نیشکم با اینکە حیجابی کامڵم هەست ولی خۆ مەسەڵەن وەختێک لە شەبەکە پەخش بووێتەوە فیلمی منیان نەگرتووە فقط کوڕەکان نیشانەدەن حیجابیش بووە حیجاب کامڵیشم بوو هیچ ئەسڵەن هیچ شەرعم نەناوەژێر بە ئەسڵەن ولی خۆ بازم هیچ لە من فیلم نەگیریا یانێ لە کوڕەکان گرتووی هاتوو بە من دوبارە هەڵگەڕیاوە دووارە لە دوورە و کەنیشکێک دیار بوو لە ناویانە ولی لە نزیکە و نەبوو وەخۆ ئەمە واقعاً چۆن بێژم ناخۆشە زەحمەتێک ئەکەشی نەتیجەکەی ناوێنی یاوەی کە ئەحساسەکەی پێت بە ئیحترامی بووە هەمچین شتێک ئەوێنی
ئەوەی کە تۆیان قەیچی کرد منیش زەحمەتێکیش منیش هەمە پاڵیانەوە من هیچ فەرقێکم تەک باقیەکەیان نییە وەلی بازە من لە ناو فیلمەکە نەبووم. پس فکرەکەی کە مانە ئاجامە ئەبوت تقریبا بعضێ مواقع زۆڕاستە تۆ چۆن بیرەکەی تۆ جاما هاندەرە بۆت یان مانە؟ خب من زوڵمێکم لێ نەچووگە وەک مەشید کە کاتم کەن لە جێگەی کە یاکە نیشانم نان وەلێ خۆب دەرکۆل جامعی ئێمە بازەوەکە حقوقی ژنان لە نزران ناگرێ بەداخەوە فرە بەداخەوە وەلێ خۆب ئەتانین بێژین کە بەخاتر تەرزە تەفەکر مردم ئیسە خاستر بووگەت نسبەت بە جاران وەلێ خۆب هەر بازم شتگەلێک هەست کە نادیدە گیرگە لەبارەی ژنگەلەوە ئێستادادگەلیان شکوفان ناوێ بەخاتر بازە شەرایەت ئەتاین بێژین هەم هاندەرە هەم ئەوەی کە لە نەزەرمانان ناگرن ناتاین بێژین دانێکیەتی ئەحجافە بێگەر بێژین دانێکی هەرەوە بەجیا بێژنم کچ و کوڕ هیچ فەرقێکیان بەیەکەوە نییە هەردووکیان بنیا من ئەگەر تەقسیم بەندی ئستیعدادی هەست کشەکەیش هەسی هەردووکیان ئەشێ ئەم ئستیعدادە شکوفا بکەن متاسفانەوە لە فرە جێگەی لە هینە دەرنزەر ناگرن واقعاً ئەوە مانایەکە بۆ کەسێکە ئستیعدادی هەست و عەلاقەی هەست و حەزەکە زندگی بۆ ڕێ بووە. زۆر ڕاستە فکرەکەی تۆ گەورەترین مەعزەلی ژنان ئێمە ئایسە چییە؟ وڵا یەکێکی ئەوەی کە فرێ مەواقع خانوادەکان چۆن بێژم ئاگاه نین لەم بارەوە بەرگیری ئەکەن یا توانە مەسەن شتێکە بۆ من اتفاق کە فلەم بینە کە شاید فرە ئەهەمیەت نان بە نەوازەندەیەکی کەنیشک ئەم جۆرەشتانە یا مەسەن دەنگی ژن ئازاد نییە کە بخوێنێ باین کە مەسەن ئستعدادی بێت و خوای پێداوە ئەو دەنگە وە لێ ناتوانێت لێ ئستفادە بکات ئەو شتێ لە هەست بە نەزەرم کە خۆزگا دروست بووایێت. هیوادارین تۆ فکرەکەی تۆ کە گەورەترین مەعزەلی ژنانی ئێمە ئایسە چییە؟ بلەخەر هەرکە بۆ خۆی مۆزەڵێکی هەست ئەسان بازێکی هەست حجاب بۆی مۆزەڵە بازێکی ئەوەسا دەنگێکی خۆشی هەست وەلێ ناتوانێت بخۆینە هەرکە مۆزەڵێکی بە دوور بڕوانی جاماکەمان بڵێ ئەگەر بە دوور بڕوانین ئەتاین بێژین گەورەترین مۆزەڵمان هەرم نادیدەگرتنەسا ئێستاداگەل فرێ کەسناو کەنیشکەکان و ژنەکانەوەلی نادیدە گیرگێ بخصوص خانندەکان دەنگخۆش فرەمان هەست ئێمە ناو شاری سنەوە بخصوص جامعە ئێرانەوە لێ ناتان دەنگ خۆیان نیشان بن مردم بە نظر من گەورەترین مۆزەڵ خانندەگەلمانن کە ناتانە ئێستاداریان شکوفاکە نەوازەندەکان بلەخەرە ئەتانن لە جێگە گەلێکا خۆیان نیشان بن وەلی خانندەکان ئەسڵان ناتانێ و کارەکە. وەزعیەتی حاڵی موسیقی چۆنە بینی ئایا ڕوبە ئوفولە یان کە خەریکە سەرەکەوێ؟ بووگەسە دووڕاهیکە و قسمەتێکی ڕوبە ئوفولە چی ئەڵبەتە لە نظر منەوە کە سنەتی کارم و ئاواز گوێچکە ئام قسمەتێکیشی ڕوبە پیشرفت ئەحساسەکەم خۆ ئامێ مردم خەریکن فقط بە خانندە و بە پاپ و بە کلاسیک بیشتر تەوەجۆکەن تا سنەتی مەسەڵەن کەسگەلێک هەر ناو ئوستاد شەجەریان ئاهەنگەکانیان فقط مۆڕە سەحەریان ژنەفگاسان نازانن چە کەس و چەگەلی خوێنگە بە نظر من کە سنەتی کارەکان ڕوبە ئوفول نییە ئەڵبەتە لە نظر منەوە وەلێ لەو لاواقان خەریکە ڕوبە نابودی ئەچێ موسیقیمان لە نظر پاپ و ئەمانە چون ئامێ مردم خەریکنی تر گوێچکە ئان و واقعان خەریکە لەو سەوێت موسیقی پاپمان. ماشیدگیان تۆ چۆن بیرەکەی تۆ وا بیرەکەی تۆ کە ڕوبە ئوفولە یان خەریکە سەرەکەوێ؟ وەڵا ئێستا جامعەی ئێمە فرە پیشرفتمان بووە فرە ئێمە پیشرفتگەر گەورە قەتعگە لێ فرە شاهکار ئۆستادان نێفرە گەورەمان هەست وەلی متاسفانە جامعەمان فرە خەریکە غیرە ئاگاهانە و غیرە عەقڵانە لەم شتاچێتە بەرەو واقعان ئەمە بەچاو ئێوێنین کە فرێک لە جوانەکانمان هیچ ئاگاهیەکیان نییە نسبەت بە موسیقیەک دروست وە شتێلێک گوێچکە ئان کە نازانم وەلێ واقعان نەباید ناوێ بنینە موسیقی چون نە ئەساڵەتێکی هەست نە ئوسولیە نە دروست ئەچێتە بەرەوە خۆیانیش نازانن کە خەریکن چە بە دەرخواردە گوێچکە و مەغزیان ئان وەختێک چاو بازەکەین مەغزمانەوە کاغەزێک چەرمگە کە ئێمە هەر شتێک ئەبینین ئەژنەفین لەبانی و ئەینووسن پس فرە مهمەکە چە بە دەرخواردی ئەین وەلی متاسفانە بینین خانوادەکان یا هەر کەسێک تریتر بە مناڵیان خۆیان گەورەتریان شتێلی گوێچکان کە واقعان ئەرزشی نییە و نایژم فرە غیرە ئاگاهانەست کە خۆیانیش نازانن و شاید فرێ مواقع وەختێ مەسەڵەن ئەمە بۆ من پێشات ئەتێم قساکەم
ئێژن تۆ تەعەسوبیت لەبان مثلەن موسیقیە سنەتیە و مثلەن تااقەتت نییە پاپ گوێچکە بێ ئەسڵەن وان نییە من موسیقی کارێکم وە هەرچی سەبکە گوێچکەم هەرچی شتە گوێچکەم شتێک کە ئەرزشی بێت گوێچکەی ئام وانە کە تەعەسوب لەبان شتێکە و بێت وەلی خۆ فرە کەس قبوڵی ناکە قسەمان قبول ناکەن و ئەمە پای تەعەسوب ئاوێنن ئومیدوارم واقعان هەرچی بچێتە بەرەو کەمێک ئاگاهتر بن جۆرێکە مناڵ لە مەدرسەیە و بتانێ دەرکێ دروستی لە موسیقی بێت کە وەختی گەورە ئەبێت بزانێ چە خاسە چە خراوە هەروواکە لە ناو زندگی پێش دێت ئەم شتێ لەو بتانێ ئەوانیشە تەشخیص بات. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ قسە جوانەکانە فکرەکەی تۆ کە تەحسیلاتی ئاکادمیکی موسیقا لەسەر خودی ئەمەڵی کارکردنەکەی چ تاسیرێکیەیە؟ وڵات تەحسیلاتی ئاکادمیک فرە مهمە لەبارەوەی کەسێک کە ژەنیارێکە فرە ئاگاهترە کە چی کارەکە چی نەبێت بکات چە بکە ئوسولەکانی ئەزانێت قەشەنگوەلی خۆ چۆن بێژم ئەماڵیەکەی فرە مۆقع هەستان کەسێک ئاکادمیک کاری کردە خاسیش وەلێ ئەماڵیەکەی فرە خاص نییە و نەزەرم وانە کە بێژم کەسێک ئاکادمیکی کامەڵ کار کرد بێ ئەمەڵیشی عالیە و لێتوانم بێژم کەسێک ئەمەڵیەکەی عالیە لە حدێ نیازە ئاکادمیکەکەیشی ئەزانێت ولی خۆ بیتر نییە لە حد چۆن بێژم فرەبانە حرفەیەکەی ئاکادمیک. زۆر ئەسە تۆ چۆن بیرەکەی تۆ فکرەکەی تۆ ئەو تەحسیلاتی ئاکادمیکە بۆ ئەو ڕشتە چەندێک لازمەتی؟ من ئیسا کە خۆم خەریکم ئاکادمی کارەکەم لە هونەرستانە ئەتان بەوە تەشبیهیکەم کە لیوانێک ئەوانە دەستە و دەست ئای لە ئەوینی داخەوە لە ئێخۆیتەوە داخترە ئەوەسە کە دەرکی دروستتر لە موسیقی پەیا ئەکەین چۆن واقعان لەم سەکرگێت و ئەچیتە ناو ئۆمقی کامڵەن و ئەوەی کە تێوری فرە لەبان ئەمەڵی و تاسیردانێ من ئیسا کە خەریکم تێوری کارەکەم بیشتر لەبان ئەمەڵیەکەشمە تاسیری داناگەوە دەرکە بهترم هەست لە خەتەعاتێکە ئەم لێ. فکرەکەی تۆ لە جامای ئێمە فەزایە بەستێرێ مناسب بۆ ژنانی ئێمە هەیە ئارینای گیان بۆی کە کار بکەن بەڕاحەتی؟ بە نظر من فراهەم بووگە ئەو چتکە لە خەریکە خاستر ئەوێ نسبەت بە جاران ئەسڵ ئەم شەرایەتکە لە نەبووگە وەلێ خۆب جێ هەست کە خاستریش بێ هەروە کە پیاگەکان و کوڕەکانەتان کارکەن لە ناو جامعی موسیقیە جێیەکیان هە ژنەکانیش بتانن ئەو جێگەیانە بێتوە ئەو مەقامەت بەدەست بێرن لە ناو موسیقیە یا هەر هونەرێکتر فەرقی ناکە. تۆ فکرەکەی تۆ سپاس بۆ تۆ فکرەکەی تۆ کە فەزایە بەسێ مناسب هەیە؟ وەڵا پیشرفت فرە بووە لە ناوم چەند ساڵە وەلی تاری ناژە بازم ڕێگەی هەست خاستر بێت یعنی ئەلان خاسە تقریبەن وەلی باز هەم ڕێگەی هەست جێگە بۆ ژنان باستر بێت. بە نظرت فقط ئێستعداد بۆ موسیقا کافیە ینی کەسێک بڵێ من ئێستعداد مەیە و با بچم دەست پێ بکەم بە فێربوونی موسیقا ئەوە بەسە؟ نا فقط ئێستعداد کافی نییە وەک هەر کارێک تریش ئەگەر پشتکار نەوێت تەلاشی بۆ ناکەی ناگێتە نەتیجە هەر چەندێکیش بنیام ئێستعدادی بێت ئیتر وەک هەر کارێک تر وەک موسیقا وەسە زوانێک جەهانی تر وەک ئەوەی کە چی زوانێک جدید فێرەوی سەختی خۆی هەست خۆشی خۆی هەست وە کەسێکە ئێستعدادی بێت شاید عەلاقەکەی نەبێ یا پشتکارەکەی نەبێ ناتوانێ موافق بێ ئەوەشێ لەناو ئەم ڕێگا بێستێ دەوام بێرێت تەلاشکە لە سەختیکانی بگزەرێ پس تەنیا ئێستعدادەکە ناتوانێ بیواتە بەرەو. زۆر ئاسە سپاس بۆ تۆ چۆن بیرەکەی تۆ فقط ئێستعداد کافیە؟ بە نظر منیش نا فقط ئێستعداد کافی نیە ئەم ئێستعدادە ئەشێ پەروەرش بدرگێ و بە نظر من کە معلم و مدەڕس فرە مؤثرە لەم کارە ئەگەر معلمێک خاصنەوە ئێستعداد کوێرەوێتەوە عەلاقە نامێنێ پشتکارێک نامێنێ وەیتر ئەو ئێستعدادە خاموش ئەوێ وەلا ئەگەر معلمێک بێ کە بتانێ پەروەرشی بە عەلاقەیش لە ناو فەردا ئیجاد دەکا و ئێستعدادەکە شکوفاوێت و هەرچی ڕۆژێک پیشرەفتی بیشترە کاتوەتانێت بێت ئێستعدادێک دروست حەساوی. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ قسە جوانەکان. ئارینای گیان فکرەکەی تۆ کە گەورەترین مۆعزەل بۆ هونەرجوانی موسیقی چییە؟ وڵات ئیسە لەم جامعە گرانی فرە مۆزەڵ گەورەیکە بۆ هونەرجووەکان ساز گرانە کتێبەکان فرە گران بووگە مثڵەن جفتێ مزرابی 100,000 تومەن کەمتر نییە گرانی بە نظر من بیشترین مۆزەڵێکە کە ئەتاین ئشارەی پێکەین همچنین ئەوەی کە ئوستادێک خاص فرە خاص نییە ناو جامعەمانە ئەگەریش هەست مردم نائاگاهانە ئەچن بۆ لای ئوستادگەلێک تر و ئێستعدادگەل کوێرە بێتەوە. بەداخۆ تۆ چۆن بیرەکەی تۆ فکرەکەی تۆ گەورەترین مۆعزەل بۆ هونەرجوانی موسیقی چییە؟
والله خوب لەبارەی گرانیەوە بێژین کەوتی ساز گرانە ئالاتی موسیقی ئەرێ گرانە. واقعان بعد هەرەوەی کەوتی ئۆستاد ناگاهانە انتخابەکەن یعنی ئۆستاد گەورەمان فرە هەست وەلی ناگاهانە انتخابەکەن و حتامە باعثێ مثلا استعدادگەری فرە گەورەمان هەست لە سن مناڵی و ئەگەر بچنە لای ئۆستادێ خاست فرە چۆن بێژم شخصی گەورەیان لێ دەرتێوەلی متاسفانە لای ئۆستادێک کە ئوسولی دەرسناتوە خۆی ئەحساسەکەم شاید هەنووز نیازی هەست بە ئاموزشەوەی کە بزانێ ئوسول لێ موسیقی چەس لای ئەوە ئەچن و ئەم ئستعدادە هیچێک کوێرەوێتەوە نەوازەندەیەک نادروست تەحوێڵ جامعات وازە لێک تیشەوە کە قسەمان کە مثلا جامعە کەمێک بەرگیر و سەرگیری بکات لە بازێ خانوادەکان بۆ بازێ ژەنیارەکان بخصوص کەنیشک فرەماقاش بۆ کوڕ هەست اتفاقا من ژنەفتمە مەسەڵەن حەز بە سازێک ئەکایژن نا ئەو سازە نا ئەو خۆی حەزی پێئەکالیژن نا ئەوە نا فڵانە چتوە مەسەن ژنانەیە و سازە یا مثلا ئێژێ بۆ تۆمبەک لێ ئای تۆمبەک خۆش نییە تۆمبەک وەسەوەی کە فقط زەرب ئەگریت و هیچی نێکی نییە وەکەی ساز و ئاوا شتێ لێک ئەژنەفین فرە ناخۆشە ئیتر مەزان بێ فلانە ساز انتخاب بکە ئەو خۆی علاقەی پێست حەزەکە بەوە ئەو قسە فرە نادروست و ناشایستە لە مۆرە سازێکەوە هەمچین شتێک بێژێت تۆمبەکیش سازە فرێش سازێ خۆشە من اتفاقا لە ناو بەرنامەما بوو کە تۆمبەکیش حتمما کار بکەم و ئەم شتەی لە کاژنەفی مەسەن دەمەوە بازی سازەکان و فرە ناخۆشە یاژن ژستێ ژەنیارەکە قەشەنگ نییە لە حینێ مەسەن ساز لێدانا فرە قسەی لێک بۆ نەزەم غیرمەنتەقی و ناشایستە بەرەچوایە گەورەترین ئاواتی ژیانت چییە مەشیدگیان وەڵام من حەزەکەم هەرو جۆرەکە خۆتان وتان ڕساڵەت بەجێ بێرم حەزەکەم واقعان خزمەتکەم بە موسیقی وڵاتەکەم و کارێک گەورە شاهکارێک بێژم ئەگەر لە حەدیا بم ئەنجام بم و بگەیم بە چۆن بێژم مەقامێکی خاص کە خۆم نیشان بم بێژم منیش خزمەتێکم کردە بە موسیقی وەک مامۆستایانی گەورەی وڵاتمان هیوادارم و مطمئنم کە پیاگەی تۆ چۆن بیرەکەی تواری نەگیان گەورەترین ئاواتی ژیانێت چییە من هەر لە مناڵیەوە حەزم کردگەستە تەدریس حەزم کردگە خەمەتکەم بە مردم ولی خۆ نەمەزانین لە چه زمینەی کە تەدریسکەم ولی تەسمیمم کرد کە لە زمینەی موسیقیە نەوازەندەگەلێک خاص بەمە دەرەوە کەسکە لە ئستعدادگەلێک وە هەز شکوفایان کەم و پەروەرشیان بە زۆر سپاس بۆ ئارزووی پیرۆزت من داهاتوتان ڕوونەبینم و هیوادارم و مطمئنم کە پیەگەن ئێمە پێمان خۆشەکە زیاتر لە خزمەتتان نابین بەڵام بەداخۆ خەریکە ئەگەین بە ئاخری ئەم بەشە لە بەرنمەکەیشمان سپاس کە تەشریفتان هێنا و بەرنمەکەی ئێمەتان ڕازاوەتر کردو ئەگەر نەوتراوێکتان هەیە بۆ بینەرانی خۆشەویستمان نەتوانن بێژن وڵا لەبارەی کەسکە لێبێژین کە تازەگەرێکیانە موسیقی کارکەن خۆ بێژم پێیان کە خەریکن واقعان پا بە ئەرسەیەک ئەنن کە فرە گستەردەست فرە ئەرزشمەندە ئەماشێ بزانن و ئەگەر سەختیەکیان هەسیا هەر شتێک زەدەنەوەن پشتکاریان بێت علاقەکە فرە مهمە علاقەکەیان لەبەرا بێت بە مطمئن بن ئستعدادەکەیان هەست لە وجودیانە ئێمە گشتمان خوایگەان ئستعدادی داسە پێمانیسە مەسەڵەن کەشفی کردە کە لە موسیقیە ئستعدادی هەست تەلاشی بۆ بکە واقعانەوە خۆی بگەینێتە جێک مطمئن بێت ئەتوانێت زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ئەگەر نەوتراوێکتان هەیەتوان بێژن بۆ بینەرانمان من گەرەکمان تەشەکرکەم لە ئۆستادەکەم کە ئەم چەند ساڵەکە من خەریکە موسیقی کارەکەم چین ڕفێقەکانم فرە لە پشتمانەوە بگۆ هەمیشە حمایەتمانی کردگە لە هەرچێ زەمینە بەڵێ درستە ئاغای معیزی فقط ئۆستادە سنتور نین بەڵکە ئۆستادە زندگیش هەن و فرەجت بە ئێمە نیشان ئان کە لە ناو زندگیە چۆن ڕەفتارکەین و هەمیشە حمایەتمانیان کردگە زۆر ڕاستە سپاس بۆ تۆ سپاس بۆ قسە جوانەکانتان ئیدۆلۆژیەکانتان ئارمانەکانتان هیوای بەردەوامیتان بۆ خوازم لە کاری هۆنەریتانە سپاس بۆیەوە بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنمەکەیشمان بەجێمان مەهێڵن دووبارە دینەوە بۆ ماڵەکانتان بەرنمەکەمان تەواو بوو بەڵام مهرێ بە ئێوە قەت تەواو نابێ سپاس بێ ئێوەی خۆشەویست ئارزووی کامەرانی و ژیانێکی پڕ لە خۆشی و لەش ساخیتان بۆ خوازم بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم تا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ